سڵاوتان لێبێت دوای ئەوەی کە کێشە بۆ کارەبای 24 کاتژمێری دروست بوو هاوڵاتیان بە شێوەی جیاواز ماڵەکانی خۆیان ڕووناکردوێتەوە بەڵام من یەکێک لەو خانەوادانەی کە لە یەکێک لە گەڕەکەەکانی شاری هەولێر بینیم هاتنەتە بەردەم ماڵەکەی خۆیان و ئاگریان کردیتەوە با بزانین ئەمانە بۆچی هاتنەتە بەردەم ماڵەکەی خۆیان ئاگریان کردوێتەوە هۆکارەکەی چیە سڵاو لێبێ ئەو کاتت باش هۆکاری ئەم ئاگرکردنەوەی ئایا هەر ئەم بێکارەبایی ئایا ناتوانن لە ژێرەوە خۆتان گەرم بکەنەوە یان ناتوانن لە ژێرە دانیشتین کارەبایەکەمان نییە و موبایلمان بێشانەوە ویستە کارەبایەکە بە لە خۆمان لە ژێر ئێدا دەنیشتین خەریکی موبایل وێشتانە دەبوون دوم شتیش بڕتم شەوە علاقی بکە موبایلمان ناچاری لێندەر بە مۆلدەی پێکردیە موبایلمان لە شعانداناوە تم شەڕ کافترێکێک بڕۆ گەنجانستان لە کافتریای دانیشتینە موبایلان لە شعاندانایە ناچاری کارەبان نییە نەفت نییە ئێستا مۆل لە هەبوو مۆلیان هەگرتەوە بۆ 24 ساعتی دەرم پارە زیاد نایێتەوە نازانم بە زۆر نییە زیاد دێتەوە دوم شتیش ئێستا تا مۆلەکە هەبوو بێم نەدوین کاکە پارەکەمان دەدا بە ئیسراحەتی خۆماندا پارەی خۆمان دەدا بەس دوم ئێستام شاها هەموو یەک کارەبات دابیتن دیاڵە بەس ئێستا بڕۆتم شا بینانە ئەم مۆلیاندانە ناچارە مۆلیان پێکردیا بەس لەیەکوانە کارەبای قەڵ نییە ناچار نەدەری دانیشتنە دیارە ئاگری ئەرێ وەڵام داری بچووکمانەیە تۆ لە ژۆرێماندانایە ئەوە دانیشەوانە با قسەی دانیشتینە ناوڵی نەفت ناتووە و ئەگە پارەکە بە معاشەکە بە جوان بدرابایە ناچار بنوێسە لە خۆمان نەفتمان دەکرد و دادەنیشتی ئەرێ وڵا سپاست دەکەم سلامەت بی سپاست دەکەم بەڵێ ینی ئەمە یەکێک بوو لەو هاوڵاتیان یەکێک بوو لەو کەسانی کە لە بەردەم ماڵاکی خۆیدا ئاگری کردوێتەوە وەکو لە سەرداشدا ئاماژەم پێدا ینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوەی جیاواز لە ئێستادا بەهۆی ئەم کێشەیە کە بۆ کارەبا دروست بووە بە شێوەی جیاواز ئەوان ماڵەکانی ڕووناک دەکەنەوە هەندێکیان بە مۆلیدەی بچووک هەندێکیان بە فانۆس و هەندێکیشان دێنە بەردەم ماڵەکانیان ئاگر دەکەنەوە